لینین بەخۆی و هەموو کتێبەکانی، ستالین و فیلمەکانی، هۆنیکەر و یاساکانی، چاویشکۆ و گوتارەکانی، ماو بە چاوی بچووک و بەڵێنە گەورەکانی، کاسترۆ بەخۆی و هەموو ئەدیبەکانی، هێندەی دایکم یەکسان خواز نەبوون، کاتێک لە مەنزەڵێکی مسی سپی کراوەوە معجزەی لە ئاو دەکرد و دەورمان دەدا سێ هێلکەی کوڵاوی بەسەر حەوت منداڵدا دابەش دەکرد. هەرزارە و شیرینیەک دەمێژین لە قەبرێکدا ئازیزێکمان، لە چاڵێکدا خەونێکمان، لە درزێکدا یادگاریەک، لە خۆڕانیە ژیان لێرە تامی سوێرە، بەو قەبر و چاڵ و درزانە ئەم وڵاتە بۆتە خوێدان. خۆشم دەوێ وەکو ئەوەی سبەی بمرم، غەریبیت دەکەم وەکو ئەوەی هەتایە بژیم، لە نێوان من و ژیاندا تۆ هەیت، بۆیە ئێستا لەگەڵ دنیا لەو ژن و مێردە دەچین لە بەرخاتی منداڵەکەیان جیانابنەوە. بە دەنگە خۆشەکەت گوتت دەڕۆم، لەو کچە جوانانە دەچوویت لە دەرمانخانەدا بە خەندەیەکی شیرینەوە شروبێکی تاڵت دەدەنی. گلەیی لەو ژنانە مەکە تەوقە ناکەن، گلەیی لەو ژنانە مەکە تەوقە ناکەن، هەیانە لە من دەچێت لەوەتەی ئازیزیەشی دەستچووە، پەنجەکانی تەنیا بە کەڵکی ئەوە دێن لە پەشیمانیدا بیگەزێت.